سەر کۆیان بابەتانە قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز هێمن محەممەد بەڕێبەری سەرچاوە مرۆییەکان لە کۆمپانیای خەلیەی ئەلکترۆنی بۆ بازرگانی گشتی و ئامێر ئەلکترۆنیەکان کە لە هەولێرە لەگەڵما. بەڕێز هێمن سپاس کە لەگەڵ کوردستان 24 مێ بزانم کە باسکردن لە بەرهەمەکە و قۆناغەکانی بەرهەمهێنان بۆ قۆناغی دووەمی زێڕینتو چییە و چۆن دەتوانێت کاریگەری لەسەر بەرزکردنەوەی بەرهەم و هاوکات ڕێژەی دروستکردنی بەرهەمە ئەلکترۆنیەکان لە هەرمی کوردستان بکات. سڵاو لە ئێوە چۆن نەحواڵتان باشن خاتون و گەرباسی کارگەکەمان بکەین خۆتان دەزانن زیاتر لە ساڵێکە کارگەکەمان دەستی بە بەرهەمهێنان کرد و بەرهەمهێنانیشی بەردەوامە ئەوەی ئێستا کەمە ئیشی لەسەر دەکەین 5 بۆ 6 مۆدێلە بەرهەممان هێناوە و داخلی بازاڕەکانی هەرێمی کوردستان و عێراق و دەروەشمان کردووە. پلانی ئێستامان بۆ داهاتوو کە بەردی بناغی بۆ دادنێ بۆ کارێکەکەمان کە فراوانی بکەین ئیش لەسەر چ دەکەین فراوانکردنی هێڵی بەرهەمهێنان زیادکردنی هێڵەکان و لە هەمان کاتیش دابینکردنی هەلی کار بۆ گەنج و لەوانی خۆمان ڕێژەی کارمەندەکان بەرز دەبێتەوە نسبەیەکی باش ئەگەر بە ژمارە بە جەنابەت بڵێم دە 350 بۆ 400 کارمەندی تریش وەردەگرین لە کارگەکەمان هەلیان بۆ دەڕەخسێنین خۆلیان بۆ دەکەینەوە مەشقیان پێ دەکەین لەسەر کارەکان بۆی فێری شکارەکەم و لە هەمان کاتیش توانێت بەرهەمهێنانمان بەرز دەبێتەوە لە کارگەی نوێمان بۆ 100,000 دانە لە مانگێکدا. زۆر باشە کوالەتی و ئامێرانی کە بەرهەم دێن بە چه شێوە و ستانداردێک دروست دەکرێت لەو کارگەیە؟ ئەو مۆبایلەنێک کە لە لای ئێمە بەرهەم دێن بە ستانداردی جیهانی بەرهەم دەهێنرێت بە پرۆسێسی تایبەتی خاص بە کارگەکەمان دادەڕوات هەموو کوالەتی کۆنتڕۆلەکانی بۆ دەکرێت لە یەکەم مەرحلەوە تاکو کۆتایی هەمووی بۆ دەکرێتن ئەوەی کە لە کارگەکانی چین و وڵاتانی تر بۆی دەکرێت لە هەمان شێواز بۆی دەکرێت و دڵنیای دەکەینەوە لەسەر ئەو کەسانی کە مۆبایلەکانی ئێمە دەکڕن لە ڕووی کوالەتیەوە بە پێی ستانداردی جیهانی دروست کراون و ئەو شتێکە جیاشی دەکاتەوە بۆی خەڵک دڵنیا بێ لە بەرهەمەکانمان مۆبایلی ئاسایی کە لە بازارەکان دەیفرۆشن ساڵێک زمانی هەیە ئەوەی کە لە کوردستان بەرهەم دێنە ساڵێک و نیو زمانی هەیە بۆی بەکاربران بتوانن ئیسفادەی لێ بکەن و دڵیشیان مرتاح بێ کە مۆبایلەکانیان هیچ کێشەیەکی نابێت و زمانێکی حقیقی پێدراوە لەیان کۆمپانیەکەمانەوە. کەواتە لە دوای بەرهەمهێنانی ئامێرەکان پرۆسی بە بازارکردنی زۆر گرنگە چۆن کار دەکەن لە سەرمەی کە بتوانن کێبڕکێ لە بازاری کاردا دروست بکەن و زیاتر پەرە بسێنێت و لە وڵاتانی دیکەشەوە خواست لەسەر و جۆرە ئامێرانە هەبێت. خۆشبەختانە بەهۆی ئەوەی بازارکردنێکی باشی لۆ دەکەین و تیمەکانی فرۆشتنمان کار لەسەر وەردەکەن بەرهەمەکانمان بگەنە گشت خاڵەکانی فرۆشتن لە کوردستان لە عێراق و لە دەرەوەش کە لە ئێستادا بوونی هەیە لە وڵاتەکانی دەور پشتمان مۆبایلەکان دەفرۆشێ هیچ لەسەرەوە دەکەین جیاکاری لە بەرهەمەکەمان بکەین لە ڕووی مۆسەفاتی مۆبایلەکەەوە لە ڕووی ئەو زمانەی کە پێی دەدەین لە ڕووی نرخەکەشیەوە بۆی بگونجێ بۆ خەڵک نرخەکەی گونجاو بێت هەموو کەس بتوانانی بیکڕێتن. باشە نرخەکەی چۆنە؟ بۆچە ئاستێک گونجاوە کە خەڵک بتوانێت و باڵیانە بکڕێت و هاوکات چەند ڕنگ بەردەستە سیستمەکەی چۆن کار دەکات خەڵک بتوانێت بە ئاسانی بەکاری بێنێت؟ مۆبایلەکانمان سیستەمی ئەندروید بەکاردێن لە ڕووی نرخیشەوە لە 70 و لە دەست پێ دەکات و 120 دلار بە پێی ڕام و زاکرەی مۆبایلەکەی دەگۆڕێتن و ڕەنگەکانیش هەندێک مۆدلمانەی سیاسی ڕەنجی هەیە 4 ڕەنجی هەیە حسەبی خواستی بەکاربەرانمان. زۆر باشە خۆت ئاماژەت بەوە کرد لە سەرەتای قسەکاندا بەڕێز هێمن کە هەلێک کاری زۆر ڕەخساوە بۆ ئەو کەسانی کە دەستی کاری ناوخۆی لە هەرێمی کوردستانن لەو کارگەیدا کار دەکەن بە فراوانکردنی ئەم پرۆژەیە چەندە سوود لە توانە و دەستی کاری ناوخۆیی وەردەگیرێت و زیاتر دەبێت و تا چەندە گرنگی بە گەنجاندراوە بە تایبەتی لە کارگەکەدا بتوانن توانەکانی خۆیان بخەنە کار. خۆشبەختانە لە کارگەی ئێستامان کە کارمەندانت شاید حاڵ لەسەر بابەتەکە زیاتر لە ساڵ 95 کارمەندەکانمان کوردن دەرچوانی زانکۆ پەیمانگەکانی خۆمانن دەرچوانی بەشی آیتی و سۆفتوێر و کۆمپیوتەرن سوودێکی زۆرمان لێبینیوە ئەوانی تریش چەند ئەندازیارێکی چینیمان هێناون بۆی پشتگیری کارگەکەمان بکەن و کەسی خۆمە بتوانانی مەشقیان پێ بکەین فێری ئیشەکان بن و لە هەمان کاتیش لە کارگەی داهاتووشمان ئەوە پلانی ئێمە دەبێت کەسی زیاتر بێنین کەسی خۆشمان زیاتر مەشق پێ بکەین دەستی کاری بیانی کەمتر بکەینەوە ئەوەیە کە لە ئامانجەکانی ئێمە لە کارگەی نوێمان. زۆر باشە حکوومەت یاریمی کوردستان زۆر گرنگی بە بواری تەکنۆلۆژیا داوە هەموو کاتیش پاڵپشتی پرۆژەکانی ناوخۆی کردووە ئێوە چۆن ئەم پشتگیریانە هەڵدەسەنگێنن کە لەلایەن حکوومەت یاریمی کوردستان و لێتان دەکرێت بۆ فراوانکردنی کارگەکە بۆ سەرجەمە و بوارانەی کە پێویستان پێێتی؟ خۆشبەختانە حکوومەت یاریمی کوردستان دەست پێشخەرێکی زۆر باشی کردیە لە کار ئاسانیکردن بۆ بەرهەمهێنان بەعام لە سێکتەری بەرهەمهێناندا
لە ڕێگەی کار ئاسانیکردن بۆ داخلکردنی ماوەدەکانمان لە ڕێگەی خاڵە سنووریەکانەوە و لە هەمان کاتیش لێخۆشببوونی باج بۆ کارگەکان وەکو پشتگیری و لە هەمان کاتیش کار ئاسانیکردن لە دامەزرانی کارگەکان لە ڕێکارە یاساییەکان و زۆر شتی تریشیان ئەنجامداوە. خۆشبەختانە پشتگیریەکی زۆر باشی کارگەکەمان کراوە و تا ئێستاش بەردەوامە. هیوادارین ئەو بەڕێزانەی کە ئەو بزنسمانانی کە پلانیان هەیە کارگەیەک دابنێن لەوە نەترسن کە پشتگیری نەبێتن سەپۆرت نەبێت لەلایەن حکوومەتەوە. خۆشبەختانە سەپۆرتێکی زۆر باشەیە. هیوادارین ئەوانیش هەریکار بن لە بەرەو پێشچوونی هەرێمی کوردستان و لە سێکتەری پیشەسازیدا. زۆر باشە کاکێ من ئەم دروستکردنی هەر مۆبایلێک لە کارگەکەتاندا بە 7 قۆناغ تێدەپەڕێت وردەکاری زۆر تایبەت و گرنگی تێدایە. پسپۆڕانی ناوخۆیی سەرپەرشتی دروستکردنی مۆبایلەکە دەکەنمە تا چەندە گرنگە لەوەی کەرێمی کوردستان لە ئەم بوارە گرنگەدا پشت بەخۆی ببەستێت و کۆمپانیاکە ئێوە چەندە کاری لەسەر ئەم پرسە گرنگە کردووە؟ بە شێوەیەکی وەکو جەراوت باست کرد نزیک 7 مەرحەلەمان هەیە بۆ بەرهەمێنانی مۆبایلەکە. سوودمان زۆر لە کارامایی و لێ هاتووی ئەندازیارە چینیەکان بینیوە کە ئێمەیان فێر کردووە و ئەندازیارەکانی ئێمەیان فێر کردووە چۆن پرۆسی بەرهەمێنانەکە بکەین و ئەم فێربوونە ئەم خێبرەی ئەزمونەیە با بڵێن کار ئاسانیمان بۆ دەکاتن بۆ ئیشکردن لەسەر بابەتی تر وەکو باسم کردووە جەنابەت ئێمە تەنها مۆبایل نە تابلێتیش بەرهەم دەهێنین و پلانیشمان هەیە بەرهەمی تری ئەلکترۆنی بێن. ئەم ئەزمونە هاریکار دەبێت بۆمان بۆەوەی بەرهەمی تری ئەلکترۆنی بێنین کە پێشینەیەکمان هەبێتن لە بابەتی بەرهەمهێنانەکەدا زۆر کار ئاسان دەبێتن هەم بۆ مەشروعکردن بە کەسەکانی خۆمان و لە هەمان کاتیش بۆ دروستکردنی بەرهەمی تازە داخلکردنیان لە بازارەکانی هەرێمی کوردستان. زۆر باشە بۆ ئەپدەیتکردن و وێرژنی نوێی ئەم مۆبایلە کارتان کردووە لە داهاتوودا بتوانن بە شێوازێکی پێشکەوتوتر مۆبایلەکە بخەنە بەردەست تەنها سیستمی ئەندروید کاری لەسەر دەکرێت یا سیستەمە زیرەکەکانی دیکەش لە بەرنامەتاندا هەیە بۆ داهاتوو لە بەردەست بێت بۆ هاوڵاتیان لە کوردستان و هاوکات ئەگەر بۆ دەرەوەشی هەناردە بکەن. بەو پێی بەکاربەرێکی زۆری ئەندرویدمان هەیە مۆبایلەکان سیستەمی ئەندروید بەکاردێن و خۆشبەختانە زمانی کوردیشیان تێدایە ئیش لەسەرەوەی دەکەین وێرژنی تازەی ئەندروید لەسەر مۆبایلەکان داونێ بە پێی گۆڕانکاری مۆدلەکان چکە ساڵانەکە مۆدلی تازە دێت ئێمەش ئیش لەسەرەوە دەکەین لەگەر با بڵێن کارگەکان لە چین بۆ ئەوەی وێرژنی تازە لە سەریان بێت و بۆی مۆبایلەکان هەر بەرنامەیە هەر سۆفتێرێکی کە پێویستیان بێتن ئیش بکە لەسەری. زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز هێمن محەممەد بەڕێبەری سەرچاومرۆیەکان لە کۆمپانیای خەلیەی ئەلکترۆنی بۆ بازرگانی گشتی و ئامێرە ئەلکترۆنیەکان لە هەولێرەوە لەگەڵم بووی. زۆر سپاس کاک هێمن.